سلام علیکم تابعانی بەڕێز ئەو ڕیکۆردێکی نوێ دەربارەی ڕاهێنانەکانی کاری بکردنە دیار و کاری بکردنەدیار لە زاری کرمانجی سەرۆدا. ڕاهێنانی یەکەم لەم ڕستانی خوارەوە کاری بکردیاربوورە بۆ کاری بکردنا دیار. چەند ڕستەی دایتەمە کە بکەریان هەیە بکردیارن دیانگۆڕن بۆ بکرد نادیاری. ڕستە یەکەم دەڵێت سەرداری وانە نویسی تەماشاکە. نویسی کاری ڕابردووی نزیکە لە چاوجی نویسین هاتیە بەس منەکەمە لێلادایە کەواتە ڕابردووی نزیکە. دێن سەکەنێکم شت بکارەکەی لا دەدەین باشە پاشان بەر کارەکە شتە گۆڕێ دەبتە جێگیری بکرد و هەروەها کارەکە دەگۆڕین لە بۆ چاوە بۆ کاری یاریدەری هاتە بەکاردێن دڵێن وانە هاتە نویسین. وێ هەڤیر کردبوو کردبوو ڕابردووی دوورە بکەرەکەی لا دەدەین دەبیتە هەڤیر هاتبوو کرێن ئەدی کات دەئەکە گوتمان لە زاری کرمان سەرو پیتی دال بە دیار ناکەوێت لە چاوەکدا. نەسرین دێشیڤێ لێنێت باشە نەسرینی لا دەدەین دێ لێنێت تەمەشا کاری ڕانەبردووی ئایندەیە چی لێ دێ دەڵێن شیب دێهێتە لێنان دێهێتە لێنان کاری ڕانەبردووی ئایندەیە. حاڵەش دیکە من کتێب ژوی وەرگرتیە منەکەی لا دەدەین کتێب ژوی وەرگرتیە وەرگرتیە یەی پێوەیە کەواتە ڕابردووی تەواوە. چ جۆرە کاری یاریدەرە بەکاردێنین لەوەی بگوڕ لە بۆ کاری بکردنادیار کاری یاریدەری هاتیە بەکاردێنین دەڵێن کتێب ژوی هاتیە وەرگرتن وەرگرتیەمان کردەوە چاوەک. ئەوە ڕاهێنانی یەکەم. ڕاهێنانی دووەم وەڵامی ڕاست هەڵبژێرە. خاڵ یەکەم نیشانەی کاری بکردنادیار لە کرمانجی سەرۆدا بۆ ڕانەبردووی دەمی ئێستا ئاگدار بە وەزمان لۆ دەمی ئایندە دێهێتەیە دێهێتە لە بۆ ئێستا دێهێتە بەکاردێ باشە با بگەڕێم بزانین لە چێنەر دێهێتەمان هەیە ڕەجی کار کۆڕێ ناوەڵا ڕانەبردووی ئێستایە لە زاری کرمانجی خواروو زاری کرمانجی سەرومان دەیە ئەوتە دێهێتە کۆ چاوەک. دووهەم نیشانەی کاری بکردنادیار لە کرمانجی سەرۆدا بۆ ڕابردووی نزیک ڕابردووی نزیک چییە هاتە کۆ چاوک ئەوە دەستوورەکەی دی. سێهەم بەس هاتە چڕاندن هاتە چییە ئەم پێم گوتم هاتە چڕاندن پێکەوە ئەوە کاریش بکردنادیارە کاری ڕابردووی نزیک بکردنادیار بەس ئەگەر گوتی بەتەنێ ئەو هاتێ چیان دێهێتە چیان هاتبوو چیان هاتیە چییە ئەتو بەس دەڵێ مامۆستا کاری یاریدەرە. خاڵی چوارەم کەوەک هاتیە گرتن ڕستەیەکی بکردنادیارە کارەکەی هاتیەمان هەیە مادەم هاتیە هەیە دەبڵیە ڕاست دەبێتە ڕابردووی تەواوی بکردنادیار. خاڵی پێنجەم نان دەهاتە خواردن مادەم دەهاتەمان هەیە دەهاتە چییە ڕابردووی بەردەوامە. شەشەم لە ڕستەی چیرۆک دەهێتە نویسی کاری ڕستەکە بریتە لە چی دەرێ کارەکەی دەهێتە نویسین ئەوت دەهێتە نویسین کاری ڕستەکەمانە کاری ڕانەبردووی ئێستای بکردنادیار لە زاری کرمانجی سەرۆ. ڕاهێنانی سێەم نمونە بۆ ئەم زۆرە کارە بهێنەوە لە ڕستەدا بەکاران بهێنە بە شێوەی بکردنادیاردا. چەند دەمەشی دایتەمە چەند ڕێژە چەند کاتێکی دایتەمە دەڵێن نمونەی کارێک لە بۆ بهێنەوە پاشان لە ڕستەدا بەکارێبینە بەڵام بە مەرجێک دەبی ڕستەکە بکردنادیاربی. ڕابردووی تەواو هاتیە ئابدان بۆ دەڵێن ڕست هاتیە ئابدان ڕابردی بەردەوام نیشانەکەی دەهاتێ دەهاتە خوارد دەڵێن نان دەهاتە خوارد. ڕانەبرد بۆ دەمی ئێستا دەهێتە بەکاردێت دەهێتە نویسین بۆ نمونە چیرۆک دەهێتە نویسین. ڕابردووی دوور وتمان کاری یاریدەری هاتوو بەکاردێ ئەو جە چاوک هاتبوو گرتن دەڵێن کەوەک هاتبوو گرتن. ڕانەبرد بۆ دەمی داهاتوو وتمان کاری یاریدەری دەهێتە بەکاردێ پاشان چاوک دەڵێن نامەک دەهێتە نویسین. لێرەدا هاتینە کۆتایی شیکاری ڕاهێنانەکانی بابەتی زاری کرمانجی سەرۆ لە بابەتی بکردنادیاردا. تا ڕیکۆردێکی تر وانێشتر هەر شاد و سەرفراز من. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.